یعنی ئەم میلەتە کوردە لە ناوچەیەکی جوگرافیدا دەژین کە دەوڵەمەندترین و بەپیترین و بەبەرەکەتترین خاچی هەیە، بەڵام کامەی بۆ خۆمانە، کوێ بۆ ئێمە؟ هیچی بۆ ئێمە، بەڵکو بگرە بەهۆی ئەوە تووشی دەردەسەری و ناڕەحەتیش بووین. بەڵام سەبەبی ڕئیسیەکە چییە؟ سەبەبی ڕئیسیەکە نەقەضوا عەهد الله وعەهد رەسوله. براکانم مەڵێ الحەمدولله وە نییە من نوێژ دەکەم، کاکە چۆن تۆ وا ڕەش بینین ئەم خەڵکە خراپە؟ کورە برای من خەڵک چی هەڵبژارد؟ خەڵک دەی گروپ حیزب پارچە و جەماعەت ئەندام پەرلەمانی هەڵبژارد و داینە، کەچی پەرلەمان ئیشی نەمابوو، هەموو تەرتیباتێکی بۆ ئەم میلەتە کرد، ئەم میلەتەی خۆشحاڵ کرد بەڕاستی لە هەموو ڕوانگەی حەساندیەوە، بەس ئەوە مابوو چۆن شەریعەتەکەی خوا بگۆڕن. ئەفەحوکمە الجاهلیەت یەبغون ومن أحسن من الله حكما لقوم يوقنون. قانون بقانون خەریکە دەست پێ دەکە، ئەوە نابێ. کورە برا خوا وا دەفەرمێ، تۆ چۆن ئێستا دەی جورئەتی ئەوە دەکەی ماف بە خۆت دەدەی باز لە شتێکەی کە خالقی ئەرز و ئاسمان حەڵاڵی کردووە؟ نابێ، ئەمە کاکە نابێت. دوو دەمڕۆت دادەنیشێت چییە وەڵا نازانم مەسئولیەتێکی هەیە، دادەنیشێ و دەی حکمی خوای گەورە بگۆڕێ. ئێدەی ئێستا ئێمە بە سەیری بزانین بۆچی وامان بەسەر دێ، بۆچی دوژمنی خارجی بەسەرتدا زاڵ دەبێ. کورە برا ئەمە ئەگەر لە خۆشی دابژین، کە لە خۆشی دابژین پەنا بە خوای پەروەردگار، بەخوا ئەم قورئانە دێنن زۆر کەس بە تایبەتی ئەوەی کە دەسەڵات و نازانم چی هەبێ، ئەم قورئانە دێن ئەم ئاەتە بە کەڵک نایە بیگۆڕن، ئەمەیان نابێ ئیشی پێ بکەین، ئەمەیان نابێ لە بەرنامەی خوێندندا هەبێ، نابێ ئەمەش وابێ. ئێبرا تۆ بەرامبەر خالقی ئەرز و ئاسمان بەرامبەر دینەکەی ئاوا بکەی، ئێستا دەتەوێت خوای پەروەردگار بەرزت کاتەوە سەرت بخات. بۆیە براکانم کە بەڵێنی خوا و پێغەمبەری خوا شکێندرا، ئەوە خوای پەروەردگار دوژمنێکی دەرەکی بەسەرماندا زاڵ کرد. ئەمە دەیبینین بە واقع ئێستا دوژمنی دەرەکی بەسەرماندا زاڵ بووە و خێر و بێراتی ئەم میلەتەی بردووە. جا ئێستا هەمووی دادەنیشێ و کۆبوونەوە و ئیجتیماعات و لیقاعات و دەی کاکە چی بکەین، چۆن وا بکەین، دەسەڵاتمان پێێت. کورە برام بگەڕێەوە لای خوا. ئین تەنص يا أيها الذين آمنوا إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. کاکە تۆ وەرە خوا دینی خوا سەرخە، وەرە تۆ خۆت لە خودی خۆتدا دەست بە دینی خوا و بگرە، ئیعتیزاز بە ئیسلامەوە بکە. کاکە ئیسلام هی عەرەب نییە برای من، ئیسلامی ئەو خوایە کە خوای منیشە و خوای عەرەبێک و فارس و تورکێکیشە. کەچی تۆ بێی حاشا ئەحمەقی وامان هەیە دێ قورئان دەدڕێنێ، وەڵا ئێمە بەهۆی قورئانەوە وامان لێهاتوو. قورئان وای لە تۆ کردووە یا پشت هەڵکردنت لە قورئان وای لە تۆ کردووە؟